خەڵکی ناڕازی کفری نزیک دەبێتەوە لە مانگێک ئەوان بەم شێوازە مەدەنیە بەردەوامن لە دەربڕینی هەڵوێستیان داوای خزمەتگوزاری و هەلی کار و ژیان دەکەن. گەنجان هەڵسوڕێنەری مانگرتن و ناڕەزاییەکانن. گەنجەکانن هێزی و توانای وڵاتە داوای مافە سەرەتاییەکان و ژیانی مەدەنیەت و خۆشگوزەرانی ئەکەن هەرچەنە ئەمان لە کەمترین خزمەتگوزاری بەرامبەریان نەکراوە، ینی مەحرومن لە هەموو شتێک. بۆیە پێویستە لە ئیدارەی حکوومەت ئەوانەی بیرەکەنەوە لە وڵات بیرێکی جدی بکەنەوە، فکرێکی استراتیجی دابنێن بۆ ئەم هێزە و تااقەتە کۆ بکەنەوە و ژیانێکی بە پرکەرامەتیان بۆ پەیدا بکەن شان بەشانی هاوڵاتەکانی خۆی لەوە زیاتریان ناوێ خۆ نایانەوێت بکەن بە بەرلین یا بیکەنە دۆزڵدۆرف نایانەوێت، بەڵام هەر ژیانێکی ئاسایی وەکو کوردستان. یەک پەیامێک هەیە لێرەمانە بە هەموو کوردستانی بن کە کفری خۆشی ئەم پەیامێکیانوە نەوەکانی ئەنفال ئێستا لێرە داوای ژیانەکەن. ئەمە زۆر مهمە بۆ کفری بەڕاستی و ئەو پەیامە ئەبێ بگا بەگوێ هەموو دەسەڵاتداران وەکو ئاخیر شاری ئیدارەی یعنی قوارەی هەرێم کە ئێستا خەتەری توانەوەی لەسەرە. لەو خێمەیەدا هەموو چین و توێژێک بە هەموو ڕەنگێکەوە ناڕەزایی دەردەبڕێت. دژی بێخزمەتی قەزاکە یەخەی شەقامیان گرتووە. بەردەوامن و هەتا ئەوەی داوای دەکەن بەدەستی نەهێنن کۆتایی بەم دۆخە ناهێنن. کۆمەڵە داواکاریمان جێبەجێ کراوە، بەڵام ئەو داواکاریانە لە ئاست تەمۆحی ئێمانە، چونکە ئێمە داواکاریە سەرەکیەکانمان هەلی کار و خزمەتگوزاریە، چونکە زیاتر لە 150 بۆ 60 گەنجی ئەم شارە بێکارە و ئێمەش بڕیارمان داوە تاکو و کۆمەڵێک کارگە و کۆمەڵێ هەلی کار بۆ خەڵکی شاری کفری نەڕەخسێت ئێمە ئێرە چۆڵ ناکەین و داواکارم لە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش بێتە دەم داواکاریەکانمانەوە و داواکاریەکانمان بۆ جێبەجێ بکات. دابینکردنی هەلی کار و خزمەتگوزاری گشتی و چاککردنی دۆخی تەندروستی شارەکە سەرەکیترین داوای دانیشتوانی ئەو شارەیە کە بە ژن و پیا و گەورە و بچووک شەو ڕۆژ کۆڵ نادەن لە داواکردن و دەنگ هەڵبڕینیان. سامانکەرین کورد چاد نیوز کفری.